دیزگای هەفتە مریشمان لێ دراوە مریشتەکانەوە هەنێکیان ماتۆ برا هەنێتریشمان لەو بەرەو براوە ئەوە قاز و شتیژە برا لە خوارەوە ماوەیەکە دەنگۆی دزینی پەلەوەر و بە تایبەتیش قاس لە سەی سادق بڵاو بۆتەوە و بووە بە جێگەی باسوخواسی هاوڵاتیان پەیام بۆ زانینی ڕاستی و دروستی و بابەتە بە دوواداچوونێکی لەناو هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکاندا ئەنجام داوە ئەم هاوڵاتیە کە دانیشتووی سەی سادقە هاتووە سکاڵا تۆمار بکات چونکە وەکو خۆی دەڵێت هەفتە مریشک و چەند قازێکی دزراوە. ئەمە دیاردیارەکە هەر لە سەیتایەقە هەیە زۆر شێوازێکی ناچینە جاران سەیتایەق وا نەبوو سەیتایەق هەمووی وەکو برا وەکو کەسیەک بە یەک و ئەژیان و ئەم شێوازە ناچینە جیا نەبوو بەڵام بەداخۆی ئێستا خەڵکانێکی گەنج کەوتنە سەر دزین و ماڵبڕینی خەڵک لە سەیتایەقە ئەم شێوازە ناچینە بڵاو بووەتەوە من خۆم یەکیان وەکو خۆم هەفتە مریشکم برا لەگەڵ 5 قات مۆلیدەیەکی کارەبایی مەکینەیەکی گیابڕ لەگەڵ مشارێکی بلا تەجبیگ داربڕینە ئەمانە هەموو لێ براوە نەکەر من چەنە خەڵکی ژێ لە سەیتایەقە شتی لێبرا قازی لێبرا حیوانی لێبرا شتیان لێبردووە. بە دیاردەبوونی دزینی پەلەوەر هاوڵاتیانی ناچار کردووە کە بە شەودا پاسەوانی پەلەوەرەکانیان بن خاوەن پەلەوەرەکانی ئەو شارش کە بژێویان لەسەر ئەو پیشەیە داواکارن هەرچی زووە ئەو دیاردەیە ناشرینە بنبڕ بکرێت و قەرەبووی ئەو کەسانش بکرێتەوە کە زەرەرمەند بوون. دوێنێ شەو چوون 3 قازی باشیان لێ هەڵبژاردەوە کە لە شەریکی شامی بردویانە لە ڕاستیە ئەو کەسەی کە ئەم کاری کردووە ئەم دیاردە هەر خۆی لە ڕاستیە دیاردێکی ناشرینە بەڵام دیارە ئەوانەی کە پەنابن بۆ شتانە هۆکارەیە هۆکارەکە چییە؟ ئەگەر ئەم کابرا ئەوەی کردووە لە احتیاجی محتاجیە چۆ ئەوەی کردووە ئەمە گردنی ئازابێ وەکو من وەکو خۆی خۆم بەڵام ئەگەر هەر بۆ خۆشی چۆ ئەمەی کردو هەر وەکو دیاردە و فێر بوون ئەوە شتێکی خراپە هەم بۆ سمعی شارەکە خراپە هەم بۆ کۆمەلگای کوردەواری. وتەبێژی ڕاگەیاندنی پۆلیسی پارێزەی سلێمانی تایبەت بە پەیامی ڕاگەیان کە بە تۆمەتی دزینی قاز و پەلەوەری دیکە لە سەی سادق توانیان 3 کەس دەستگیر بکەن کە دانیان بە تاوانەکەیاندا ناوە دۆسیەی ئەو کەسانەش ڕەوانەی دادگا کرا و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە. بنتی پۆلیسی حەسار سەر بە بەشی پۆلیسی سەیتایەق سەرەتا تۆمەتبارێکیان دەستگیر کردووە دواتر لە میانی دارپێدانانیەوە 2 کەسی تر دەستگیر کراون کە ئەمە لە شوێی بانجێکاییشیان کردووە و لە چەند قەزا و ناحەیەکی سەر بە پارێزگای سلێمانی قەلوقازیان دزیوە و لە چەند ناوچەی تری جیا فرۆشتویانە لێکۆڵینەوە لەگەڵیانە بەردەوامەوە 3 کەسن و لەسەر ئەو تۆمەتە گیراون و کاتی گرتنیشان چەکێکی کافڕیان پێ بووە و کوردن. بەهۆی هاتنی وەرزی سەرماوە خواست لە سەر گۆشتی پەلەوەرە کوردیەکان بە تایبەتیش قاز زیاتر بووە هەر بۆیە نرخیان بەرز بووەتەوە ڕەنگە هەر لەبەر ئەمەش بێت کە زیاتر قازیان دزیوە. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.